دێ بەشێن هەیە کتێبە بارزەنی و بزە بارزگەری خوازە گەلێ کوردەک و ژالیە سەرۆک بارزەنی بە هاتیە نویساندن ئاماژە بڕۆلە تێکدەرانەیە پەکەکە لە هەرێما کوردستانê هاتیە kirin. سەرۆک بارزانی دوێ بەشیدا دبێژێ کێشەیە سەرەکەیە پەکەکە ئەوەکو خۆ بجێهگرێتەوە ئالی و پارتیەن کوردستانی دزانێ وش بۆی بەرژەوەندیên خوا پەکەکە دەست بۆی تەڤایە جۆر و ڕەفتاران دەبێ حازمکردنا سەرکەفتên مەزنیە گەلێ کوردستانی پشتی ڕاپەرینە ساڵە 1991 بۆ پەکەکە کارێکی قورس بوو چاوێ پەکەکە پێشکەفتنên کوردستانê هەلناگرێ. سەرۆک بارزانی نویسیەژی پشتی هەلبژاردنê نۆزدەهێ ئەیارە ساڵە 1992 دامەزراندنا حکوومەتە هەرێما کوردستانê پەکەکە لە ئەوڕۆپا چەند کەسێک کۆمکر و پەرلەمانتارێک بناوێ کەنەکە ji derve damezrand مەبەستە پەکەکە پتەنێ ئەو بوو کێمکردنا قورساییە پەرلەمانê یاسایی و شەرعیê کوردستانê بوو. پەکەکە دەست بێ پرۆپاگەندەیە دژی هەرێما کوردستانê کر و دوێ دژایەتی کردنێ دەژی فۆکساوان یاسەرەکە لەسەر پارتی بوو ji ber wî demî û piştre jî پەکەکە پارتی وەکە کۆسپەکی مەزن دزانێ لەسەر ڕێیاخوا. سەرۆک بارزانی دێ بەشێ نهێدا دەبێژێ ڕاستە بەریانها پەیوەندیên پەکەکە لەگەل پارتی هەبوون لێ پەکەکە هەر کەس و ئالیەک وەکەوان هێزر نەکێ بچاوێ دژمن سەیر دەکێ و پەکەکە پەیوەندی ئەوان لەگەل بەشێکی مەزن ji وڵاتان هەبووک و لێ دژی بەرژەوەندیên هەرێما کوردستانê بوون و ژمارەیەکە مەزن یا سەرکردەیەن پەکەکە نەکوردن و پەکەکە خزمەتە حکوومەتە سووریا دەکرد فەرمانن سیخوریا سووریا بجی دەکردن. هەروەها سەرۆک بارزانیت بێژێمە هەوڵەکە گەلکدادا و پەکەکە دەستێوەردانی نابە کاروباری هەرێما کوردستانê دەنەکێ و پەکەکە بە زمان ڕازی بوو و گوت و ئەو دەستێوەردانê ناکێ لێ دراستیدا پەکەکە تەڤە هەوڵن خۆدادا و دەستێوەردانê دە هەرێما کوردستانê دەبکێ لێ نکارین پیلانên خوا بجی بکەن. هەردێ بەشێن هەیە پرتوکە بارزانی و بزە بەرزگەری خوازە گەلێ کورددا سەرۆک بارزانی ئاماژە بە ڕووداوەکە دنا دیرۆکی تکێ و دەبێژێ دەما بڕێڤەچوونە گوتوبێژی و دانوستاندنان لەگەل بەغدا چون و هاتنەکە گەلک هەبوو ڕۆژێکێژ ڕۆژان دەما بڕێڤەچوونە جڤینە بەرەیە کوردستانی لە شەقلاوە نوچەیەک ژێرە هاتکو لێ دەڤەرە گەرویا میراوە تەقا تێکردن پشترا دەرکەت و چەند چەکدارێکی خۆڤە شارتنە و کادرێکی یەکیتی بناوێت تەحسین کاوانی سەردانە جهێت تەقەکردنێ کرد تاکو بزان بێ بابەت چیە و تەقەکەر کینە. چەندین جار تەحسین کاوانی بانگ کردبوو لێ کەسی بەرسڤاوی نەدابوو ژالی خۆڤەژی تەحسین کاوانی تەقەکردن دا ئەنجامێ دەژی چەند کەسێکی خۆڤە شارت بوون هاتنە کوشتن. هەروها سەرۆک بارزانی دبێژێ پشترە مامجەلال ژمرە گوت تێبیراتە دەماکوبەرەیە کوردستانی لێ شەقلاوە جڤیە و لێگەڕوە میراوە تەقە هاتەکردن. سەرۆک بارزانی دبێژێ بەبەرسڤە مامجەلالدا و مگوت بەلێ و مامجەلال گوتکو وی دەمی منە خۆشتەرە بێژم ئەو کەسێن و تەقەکردن مەفرەزەکە پەکەکە بوو بێ چاپساغیە گروپەکی کوردی هاتبوونە وێ دەڤەرێت تاکو جەنابێتە تەرۆر بکەن واتە جەنابێ سەرۆک بارزانی تەرۆر بکەن. سەرۆک بارزانی دبێژێ ئەف گوتن باوەڕ کرد ji ber ev kar û kiryarên he nedûrin ji rewişta pekeka.